کاکەلان سڵاو لێبێ ئێوەکو دەرچوانی کۆلێژی پزیشکی کە لە دەرەوەی وڵات خوێندنتان تەواو کردووە لە بریەوەی کادا بمەزرێن ئێستا سکاڵاتان لەسەر تۆمار کراوە هۆکاری ئەمە چیەوە ئێوە هەڵوێستان چێ بێت بەنای خۆی گەورە لە ڕاستیە ئێمە هەفتەی ئەم ڕۆژی یەکشەمەی ئەم هەفتەیە ئاگدارکرایانەوە لەلایەن بنکەی پۆلیسی خانەقا و تێراوە لە هەولێر کە بێ سەرجەم پزیشکانی گشتی دەرێ وڵات سەردانی بنکەی ناوبراوکەن بۆ ئیفادە لە ڕاستیا بۆ ئێمە سەرسوورمان بوو پاشەوەی کە بەلاچنێکی جدیمان بۆ کرد بۆمان دەرکەوت بەڵێ وەزیری تەندروستی سکاڵای لەسەر 54 سەرجەم پزیشکانی گشتی دەری وڵات کە ژمارەیان ئەکاتە 54 پزیشک تۆمار کردووە دیارە ئەمەش بەبوونی ئەوەی لە ماوەکانی ڕابردووە ئەمە هەڵوێستمان نواندووە دژی ئەو بڕیارانی کە ئێمەیان جیا کردوێتەوە لە پرۆسەی دامەزانی ساڵی 2024 مانگی 6 ساڵی 2024 بەداخەوە لەسەر ئەو هەڵوێستانەی ئێمە بە شێوەیەکی مەدەنیانە بە شێوەیەکی بەپێی هەموو عورف و یاسا و ڕێسایەکی ئەم وڵاتی ئێمە هەڵوێستی مەدەنیمان دەربڕیوە سەبارەت بەم بڕیارە بەداخەوە ئێمە ئێستا وا ڕوبەڕووی دادگاکرینەوە باشە هۆکاری ئەو سکاڵایە چی بووە هیچ بوتراو بەیەوە بە دیاریکراوی هۆکاری سکاڵاکە چیە؟ خۆی ئێمە هۆکاری حەقیقی سکاڵاکە ئەوەیە ئەم پزیشکانەی کە ئەم نابەرامبەریان بەرامبەرکراوە بێدەنگ بن جارێکی تر نەتوانن داوای حەق و مافی ڕای خۆیان بکەن چونکە لە ڕاستیە ئێمە داوای مافمان کردەوە ئێمە پزیشکین هەتا ئێمە ئەو کە خوبشاندان کراوە کە ناڕزاتی دەربناوە حتا جاریوا بۆ موبایلیشمان پێ نەبوو واتە بەسیترین شتیشمان پێ نەبووە ئیتر چی بگا بە بۆی بڵێن ئاژاوەچی و تۆمە دروستکردن بۆ ئێمە هەر شتێکی هەتا ئێمە لە خوبشاندانەکانە بەداخەوە لەمانگرتنەکانە بەداخەوە زۆر جا تووشی گرژی و تووشی ئاژاوە گەڕی بوونێتەوە لەلایەن هەنیە کەسی شخصی دیاریکە لە ناوەزای تەرسیوە ئەوەی ماوەی نیگەرانی ئێمە ئەو کەسانی کە بێ بدرێن بە دادگا و کەسانی کە ئازاردانی ڕەفیقان ئێمەیان ئازارداوە دکتۆرەکان ئێمەیان چی دکتۆری کچ یان چی دکتۆری کوڕ ئازارداوە ئێستا ئەوانە بە ئازادی ئەسوورن و ناوەزای تەندروستیە ڕەفیقەکانی ئێمە و ئێمەمانان کە داوای حەقی مەشروعی خۆمانمان کردووە و ئەبینینەوە لە بەردەم دادگای باشەوە لە بریەوەی دابمەزرێن سکاڵاتان لەسەر کراوە هەڵوێستان چیە بێ؟ هەڵوێستی ئێمە دیارە ئێمە مەسکاڵایە و ئێمە هیچتاوانێکمان نەکردووە و ئێمە ئێستا لە ئەوەین با بڵێن لە تاوتوی ئەوەین بە شێوەیەکی یاسایانە بەرئی خۆمان لە مەسەلە ڕوونکەینەوە بۆ ڕای گشتی بۆ هەمووان لە بیرتان نەچێ ئێمە ئەندامی سندیگاین واتە ئێمە ڕێکخراوێکی ئەندامی ڕێکخراوێکین کە پارێزگاری لە مافی ئێمەیەکە ئێمە پزیشکین و دەستەی مافی مرۆڤمانێک ئێمە لەسەر داواکردنی مافوەق ئەمەمان بەرامبەرەکرێەوە کۆمەڵک ڕێکخراوی مەدەنیمانەیە سەرتا داواکەن لە ڕێگەی بانگشتنامە بۆ ئەم بەڕێزانە کە بێنە سەرخەت لەسەر ئەم سەرجەم حزب و لایەنە سیاسەکان بێنە سەرخەت لەسەر ئەم نابەرامبەرەی کە بەرامبەر ئێمە ئەکرێ و پاشان ئێمەش ئیفادەی خۆمانە دەین و ڕێکاری یاسایی خۆمان ئەگرینە بەرامبەر بەمە باشەوە ئەم 54 پزیشکە چەندێکە خوێندن تەواو کردووە ماوەی ساڵ و نیوەکە مانی خۆی کێشەکە نزیکەی ماوەی ساڵ نوێکە بۆ 2 ساڵە سەری هەڵداوە لەو کاتەوە وەزای تەندروستی دامەزاندی ئەمانەی وەستاندووە و ئێستا داواکاریەکەی ئێمەش بۆ خستنەگەری ئەوە بووە بەداخەوە تووشی ئەو ڕێکاری یاسایانیان کردوونێتەوە